کۆچکردنی دڵخوازانەی غەزەییەکان پلانێکی نوێی حکوومەتەکەی نەتانیاهۆ بۆ چۆڵکردنی غەزە. کابینە ڕاستڕەوەکەی نەتانیاهۆ پلانی هەیە بەڕێوەبەرایەتیەکی نوێ دابمەزرێنێت. ئەرکەکەی پێشکەشکردنی ئاسانکاریە بۆ ئەو غەزەیانەی کە دەیانەوێت دڵخوازانە کەرتەکە بەرەو وڵاتێکی دیکە جێبهێڵن. لا سەروبەندی دامەزرانی دەوڵەتی ئیسرائیل لە ئایاری 1948 و بەهۆی توندوتیژی گروپە چەکدارەکانی سەر بە وڵاتە لە کۆی 1,400,000 فەلەستینی زیاتر لە 800,000 فەلەستینی ناوچەکانیان جێهێشت و کۆچیان کرد. کۆی دانیشتوانی ئێستای فەلەستین کە نزیکەی 5.9 ملیۆن کەسن، 3.4 ملیۆنیان لە کەرتی ڕۆژاوان و 2.1 ملیۆنیان لە کەرتی غەزەن، هەروەها 6.1 ملیۆن فەلەستینیش لە دیاسپۆران کە زۆربەیان لە ئوردون، سووریا، لوبنان، میسر و وڵاتانی دیکەی عەرەبی و جیهانن. لە کاتێکدا ژمارەی دانیشتوانی ئیسرائیل نزیکەی 9.3 ملیۆن کەسە. با درێژایی 77 ساڵی ڕابردوو ئیسرائیل لەلایەک ڕێگری لە گەڕانەوەی فەلەستینیەکانی دیاسپۆرا کردووە و لەلایەکی دیکە گوشارەکانی سەر فەلەستینیەکانی زیاد کردووە تاوەکو ناچار بە کۆچکردنیان بکات، بەڵام تاوەکو ئێستا لەم خاڵەدا سەرکەوتوو نەبووە. لە دوای 7 ئۆکتۆبرەوە ئیسرائیل بە جددی بیری لەوە کردووەتەوە دانیشتوانی کەرتی غەزە ناچار بە کۆچکردن بکات. لەگەڵ هاتنەوەی ترامپ ئەو بیرۆکەیە کۆنکرێتتر بوو، بە تایبەت کاتێک پرۆژەی چۆڵکردنی غەزە و بنیادنانەوەی و دروستکردنی ڕیڤێریای ڕۆژهەڵاتی خستە ڕوو. لەو کاتەوە کابینە ڕاستڕەوەکەی نەتانیاهۆ بە جددیتر بیری لە دانانی پلان بۆ دەرکردنی غەزەییەکان کردوێتەوە، بەڵام ئەم جارە لەبری ئەوەی بەناچاری بێت هەوڵەدات دڵخوازانە بێت. لەو چوارچێوەیەدا کابینەکەی نەتانیاهۆ بەڕێوەبەرایەتیەکی کۆچکردنی دڵخوازانەی دامەزراندووە. وتەبێژی سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕایگەیاند بیرۆکەی دامەزراندنی بەڕێوەبەرایەتیەکە لەسەر بنەمای پێشنیازێکی ئیسرائیل کات وەزیری بەرگری بووە کە تێیدا باسی لە دامەزرانی دەستەیە کرد تایبەت بە کۆچکردنی دڵخوازانەی غەزەییەکان بۆ وڵاتانی سێهەم بە ڕێگەیەکی پارێزرا و بێکێشە و هەروەها لەژێر چاودێریشدا بێت. وتەبێژی سەرۆکوەزیرانی ئیسرائیل وتیشی بەڕێوەبەرایەتیەکە دەخرێتە ژێر دەسەڵاتی وەزارەتی بەرگریەوە. کەرتی غەزە لە شەڕی 1967دا کەوتە ژێر کۆنتڕۆڵی سوپای ئیسرائیل و تێیدا دەیان کۆمەلگای جوونشینیان دروست کرد. لە 2005 سوپای ئەو وڵاتە کشایەوە و چۆڵیان کرد. لە سەرەتای 2006دا و لە هەڵبژاردنێکی گشتیدا حەماس بە 44% لە بەرامبەر بزوتنەوەی فتح بە 41% دەسەڵاتی کەرتی ڕۆژاوە و غەزەی وەرگرت، بەڵام دواتر پێکدادان لە نێوان هەردوو لا ڕوویدا و حەماس غەزەی کنتڕۆڵ کرد و فتحیش کەرتی ڕۆژاوە و دوای کەمتر لە ساڵێک لە 2007ەوە ئیسرائیل کەرتەکەی خستە ژێر گەمارۆیەکی قورس و چڕەوە کە تاوەکو ئێستاش بەردەوامە. پێشنیار و بیرۆکەکەی ترامپ ڕوبەڕووی ڕەتکردنەوەی وڵاتانی عەرەبی بووەتەوە، لە نێوانیاندا سعودیا، میسر و ئوردون. بەم دوایەش سوودان و سومال پێشنیاری بەرپرسانی ئەمریکا و ئیسرائیلیان ڕەت کردووەتەوە بۆ وەرگرتنی فەلەستینیەکانی غەزە. لا دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبری 2023ەوە شەڕێکی نابەرامبەر و وەحشیانە بەرۆکی دانیشتوانی غەزەی گرت. جەنگی غەزە لە 470 ڕۆژدا بووە هۆی کوژران و بێسەر و شوێنبوونی زیاتر لە 61,000 کەس و برینداربوونی زیاتر لە 100,000 تر. دوای 471 ڕۆژ لە جەنگ ئاگربەستی نێوان ئیسرائیل و حەماس جێبەجێ کرا و لەمڕۆدا بەشێک لە خەڵکی غەزە گەڕانەوە سەر ماڵەوێرانبووەکانیان. بە درێژایی جەنگەکە بە تێگەڕا ڕۆژانە نزیکەی 100 کەس لەو کەرتەدا کوژراون. زیانە مادی و گیانیەکانی جەنگی نێوان ئیسرائیل و حەماس لە چاوەڕوانی کەسدا نەبوو، جگە لە کوژرانی هەزاران کەس و برینداربوونی زیاتر لە 100,000 دیکە. غەزە لەو شارەی پێشجەنگ ناچێت. زۆرینەی ئەو کەرتەی فەلەستین بەهۆی بردومانە بەردەوامەکانی ئیسرائیلەوە شیاوی ژیان نەماون. خەڵکی غەزە و کەسوکاری بارمتە ئیسرائیلیەکان نزیکەی 16 مانگی زۆر سەختیان بەڕێ کرد. خەڵکی غەزە لە ژێر ئاگری بردومان و کەسوکاری بارمتەکانیش لە چاوەڕوانی ئازیزەکانیاندا.